ئێرە شاخی ئەزمەڕە ڕۆژی هەینیە گەشتیاران هاتوونەتە ئێرە بەڵام ئاگرەکەیان نەکوژانەوەتەوە لە لە پاڵ و داریا بەجیان هێشتووە ئەوەی کە دەیبینەوە کەم تەرخەمی هەندێک لەو گەشتیارانی کێنە ئەم شوێنانە کە وەکو ئاسریەک و ئێواریشی درەنگ لێرە نانێکە خۆن بەڵام ئاگرەکەیان نەکوژانەوە ماڵاسیم بە کوژانەوەی ئەو ئاگرا لێرەکە ئەیبینن لە پاڵ دارەکە شایە کە ئەمە مەترسیە سەر و دارش دروستەکات. بۆیە بەردەوام داوا لە گەشتیاران ئەکرێت بەڕاستی ئەم دیمەنەی کە ئەیبینن ڕاستەکە تۆ شتێکە بۆ ئەو ئاژەڵانی ئێرە بەجێ هێشت بێت بەڵام پێویست ناکات ئەو پیسی و بەو شێوەیە بەجێ بهێڵی ئەمەی دەیبینن ئەمە پاژماوەی ژمارەیەک لەو گەشتیارانەیە کە دوای خۆیان ئاگرەکەشیان نەکوژانەوە پاشان بەم شێوەش ئێرەیان بەجێهێشتووە بۆیە گەشای بەڕێز کاتەکەیت تام شوێنە سروشتێکی جوانە ئەو سەوزای و دار و درەختەی لێیە با بە جوانی بەڕێ بکرێت نەک بۆ ئەوەی کە ئاگرەکە و بەجێ بهێڵیت و مەترسی لەسەر ئەم دارستانە دروستکەی لەبەرەوەی دارێک بەو شێوەیە ساڵانێکی زۆریە تا گەورە بێت با بە پاشی ڕای بگرین.